چی کلی ئەو گۆرانانەی هیوادارم ئیدامێ بدەم یا باتەوەی کەم ئێستا ئەمە زۆر بەو کتوپڕی هاستم گەورەکەم بەسەر وارەکان لێدا باسی ئەروەک ئەزمکردن گۆرانێکی زۆر کتوب بەڵام تا ئاخرێتە 93 تقریبا کە لەگەڵ ئایسێکوان بووە سەرجەم گۆرانەکانی ئەوەی کتووە ئەوانەی کە تکرا کراوەوە و دووپات کراوەتەوە یا بەشێک کتووە لایشتی بەڵام وەک مێلۆدی 315 مێلۆدی کتووە و لەبەرەوە کە کەم و کوڕی هەبوو لە سەردەمێکدا لە کاتێکدا کە کەرەسەی موسیقی نەبووە ئێمە هیچ وانێکی موسیقیمان نەبوو مەجبور بووە لەبەر پەیوەندی فەرهەنگیش دیارە تەسیراتی فەرهەنگیش زۆر شتێکی ئاساییە کە لە سەردەمی وێدا بچێ پەنابەرێتێ بۆ ئەو تار و کەمانچانەی کە تورک بوون سەرانسەری ژیانی 50 و تقریبا نزیک 50 ساڵی بەو تورکانە ئەوانێکی کردووە بۆیە هەمیشە بۆ خۆی دەکوت یەکوی گەورەترین شانازیمەوەی هەر نەبێت دوو تورکم فێری گۆرانی کوردی کردووە و لەبەر ئەوەی ئەمە ئاهەنگسازشمان نەبووە تەسینەوازشمان نەبووە بۆیە هیندێک مێلۆدی نزیکەی 78 تا 79 مێلۆدی تورکیکەوە ئایسیفی باسی کرد و یەکێک لە گۆرانەکان ماڵە بابم بێوەفایە ئەوانە تورکین بەڵام ئەگەر دەچن بڵن جوێ بدەنە تورکیەکەی وەختی ئەو دەیڵێ کوردێتی کوردی فەرقی زەمین و ئاسمانی هەیە بەڵام حقیقەتی وەک چون هونەر پێشەوەی کە پیا و هونەرمەند بێت بێ هونەردۆز بێت دەستپاچی سەداقە لە هونەردا زۆر مهمە هیچ لەکەموانێکی ماملەکەم ناکاتەوە کە 70 گۆرانی هێنابێ شاید تقریبا 82 گۆرانی بێگانی هێنابێ تورکیە نابێ بۆ گۆرانی کوردی هەر ئێستا تورکیە بەدزی بۆلادا موسیقای خۆی دروست کردەوە ئەو نابێت ئەو گەورەی یەکیانە هونەرمەندێگەنێ سەرجەم تاقە گۆرانی بێژێک کە توان بڵم دوو گۆرانی بێژ نەتەوەی کووردا لە هەمویان زۆرتر کە زۆربەی گۆرانیان کتووە زۆرترین گۆرانیان کتووە ماملێ و حەسەن جەرێکن کە زۆریان گۆرانی تورکی و فارسی و ئازەریان کوردۆ بە کوردی هێناوێتە سەر خەرمانی کوردی جا من ئەوم بە وانەکی کورد بە زۆر کتوپڕی زۆرتان سپاس دەکەم هیوادارم توانی بێم ئەو شتە بێ ئەگەر پرسیارێکی دیکە لە هەر بوارەکەەوە لە خزمەتانە سپاسان دەکەم زۆر سپاس بۆ خۆشەویستمان هونەرمەندی گەورەی خۆشەویست کاکە ئیسماعیلی ماملێ دیارە چەندین لێکۆڵینەوە لەسەر هونەری ماملێ بکرێ شتاکەمە هەرەوەندە بەس بێ شاعری گەورەی کورد مامۆسای منەڵێ لەو دەمەیدا گوێ هەڵدەخەن بۆ تارێ لەو دەمەیدا ماملێ دەڵێ خەتارێەوە خۆی دیارە ئیلهامێک بۆ شاعرەکانی هەیە من کە گوێ لە خەتاری ماملێ گرتووە بە خراوەتێکی گەرمی هونەرمەندی خۆشەویست و دەم خۆش و ناستاوی کورد مامۆستا میکایلەکەم بەخێوێ چەپێکی بڵێ کاکە ڕێبین جوان بەخێر بێ ئەو میوانانی کە تۆزە ڕەنگە هاتن یاخوا بەخێر بێن هەمووتان حەز دەکەم گوێبیستی هەندێک گۆرانی و بەستە و مەقامە خۆشەکانی مامۆستا محەممەدی ماملێ بن سەرەتا کاکە یونسی بڕاقی چەپڵێ بۆ کاکە یونس ئەویش بە هەماشەوە یەکێکە لە بە قەولی ئێرانیان خۆیان شاگردەکانی قوتابخانەی ماملێ بەخێر بێت شیوایان و زایاری
بكهي بخاطري باويا سي شكرا للعمل لا كسنهاي أريستي بكري نايا وزري جان شهيتاي زاي لكوي هوري دوستايان بلي آهنجي كسنهاي أري لا لبداستان هي ناو أصدري جان شهيتاي زاي
قايا دريدين زستايانا ضيمني آي البريش شينان بجني وقلال السركان سردر لهين اللخاياك شكد لكي من كسماي دي دماي أريد اشتوغام ناكي نايا وازدريجان شربي هاي لداخل شوخي دي دمصلاي خيلا وخيل دكم كصماي دي دماي أريتا حياتي مسلي نايا وازدري زلف زدور پریشانا کسبی گورم للفشایا مال باب منیدایا قمت وريان دي داوم صامي ديغم بيشايا مال باب منيدايا شايا مال باب منيدا تو ياري مني جاني جان بداري مني مالكم بداري مني مال باب منيدا اي نوري تاو منيدا يوم استيري روجيا دقلبان جي دقري ومال باب مني دايو برينا عنم دري من كان بدستيني لو فري ومال باب مني دايو كم لمعاين داقري ومال باب منيدا توياري مني جاني جان بداري مني جاني جان دلداري مني مال باب منيدا بەتایبەتی ئەو هونەرمەندە خۆشەویستانە کاکە اسماعیلیمان بێ کاکە جەمالیمان بێ کاکە میکایل کاکە نەجم ئەوانەی کە لە مۆسیقا تێگەن بمان بەخشن دەکەم بخوڕی مۆسیقا چکە بەڕاستی وەکو عەرزتانەکەم خۆمان ئامادە ناکەین تر ئەوەی یە بەدەستەوە کاکە جەمالیمان بێ کوڕی هونەرمەندی شەوید و هونەرمەندی دەنگخۆش
خانوادی مابلێ کاکە حەسەنی مابلێ چەپڵێ بە کاکە جەمال بە فەرمێ بێرە بۆ نەکبەتی من هەمویان تەندروستیان تەوانێ بخوا ئەو کاکە چیە وەکو عەرزم کردم لە خستخانە گۆتوێستا ژنا لێرە ئامادە بوو بەخوا هەر لێو خۆش ناوێت هەر لێو خۆش ناوێت زۆر جۆم نییە ئەو شوێنە زۆر ئەو شوێنە لخنخايا شمزينايا بدو بدايا يقصدان لخنخايا شمزينايا بدو بدايا يقصدان لسر ناسني هزايا رايا بشينونا ووزاريا صبرك لا تايا كردستان شيدايا آخرنا يرديان قتايا وهي منو هاجريا شير درجي فرقسي تعود ما يستايا اختروا لا يا لا يا اختروا لا يا لا جواني تازا يومينا يا نملي بوها ياردينا وستنا ليلة يا زمزينا نوزير نتشيا تبي ما يرجي ما بلي لمها موت وينونا تسويا آخر توان موت بايكا يقدر الخوش بحايا فلا يقدر ديعات كارب يوم يا ربي فلا يقدر ديعات كارب يوم صعبت فريلة يشكى السماء أري أي نادي أي عربي أي أصدرجي أي يا ربي خدايا فرياد رسم كين
يا ربي يا خدايا يا فرياد رسمكي ديرك زوال بيك سماي أري يا توبيك صيابك يا زرجي أري هينا يا كم يا كم محمد يا مزال دين وله مجرى
أري خاصك بيت وزردايا خوش تزلي بريدا دبر من حرامي هل وشرب الشيخان يتقول راسي نبو غيري دينو تفردا زاد قول من يا راس راس والميدان يا دلبون عيلتي بيو تخدا كريني للشاي كاك عبد الفرم بيربك الجماعة تشوفنا كيتوا فرم تبليه بو هنرمندي جدا خوش كاك عبد الإمام ليه كما هو بخيراتني هنرمندي خوش ويستي تراكم ليرا كمقام بيجو مقام زانو خطار والله ويسي كاك مال أفواد بخير بيت الحمد لله يقاني كيسات بخير بين كما بيه كاك اسماعيلي ماملي أما جاي بيك شدة كخطاركي ماملي أولا وهي لاوي يكم قراني ماملي بوا يكم مقامي بوا لبرو تجيب لك عبد الإمام ليكم كداوة هي داوة كمان مولد وكبيرة كاك عبد زيادة 15 صالة دا هنر دا براوة وبني سختي جيان ويتديار براستيش يقولوني كشون كدودن الإمام وصام محمد الإمام ليو جوش لنا شريكة كان يبيسته بۆگرژی و ئاڵۆزیانە من هەموو جارە لەم کافتریا ئەمەژە بەوەیەم هیوادارم گەڕینەوە بۆ ژیانی ئاسایی بۆ گۆرانی بۆ مۆسیقا بۆ جوانیەکانی ژیان ئیتر بەسە ململانی و ئیتر بەسە یەکترشکان و ئیتر بەسە گرژی و ئاڵۆزی هیوادارم ژیان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی بەهارێکی خۆش و کامران بەیەکەوە بەرگێسە بەخێراتی گەرمی کاک کامەرانەکەین بەخێر بێت ئەو پیاوە جوانەش کە ئێستا هات خزمەتێکی زۆر بە شارەکەمانەکە ئەو باخچە جوانانی ئەو جوانی و ئەو سەوزی و ئەو هەموو گوڵ و گوڵزارە ئەتوان بڵێم دیاری ئەو بە شارەکەمان بەخێر بێت أغلى وهي لا وكوم بريخ كم لا وكايم بريخ كم لا وكايم يعني براك بري بملاي كايم بري بملاي كايم زكاتي ما كان كسمها أريد تويد سيعان